پەیوەست بە دۆخی ئێستای ئێران جگەلەوە و ڕێکەوتنانەی کە لە نێوان وڵاتی ئێران و چیندا هەن جیاواز لەو بابەتەش ئەو تەقینەوانی کە لە ئێستادا لە وێستگای ئەتۆمیەکانی ئێران ڕوویان داوە. میوانداری پەیمان محەممەد چاودێری سیاسی دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مانچستەرەوە لەگەڵمان دەبێت لە وڵاتی بەریتانیاوە. کاک پەیمانم کاتەوە باش، سپاسی ئامادەبوون دەکەم. دەستپێک سەرنج و تێبینیەوە چیە لەسەر دۆخی ئێستای ئێران بە تایبەت دۆخی ئابووری ئێران لە دوای گەمارۆکان بۆ سەر ئەو وڵاتە؟ ئەو کاتە ئێوەش باش و میدوارم لە هەر کوێیەک بینەران و بیسەرانە ئێوە دەنگە ئێمە بیستن ساق و سەلامت بن. سەبارەت بە وزایە کە ئێستا ئێمە لە ئێران خەریکین ئەیبینین، داستانەکە ئەوەی نییە کە هەموو کۆلۆنی ڕسانەیەکانە جمهوری ئیسلامی باسیەکەن و دەوڵەتی ئێرانی باسیەکەن. ئەوەی کە ئەمڕۆ وەکو دیاردەیەک وەکو تەقینەوەهای جۆرا و جۆر لە مەراکزە هەستەیە ئێران ئێمە خەریکین ئەیبینین و وەکو تەقینەوەی ساختمانە پزیشکیان لە تارانە و پێشووتریش وەکو لێدانی ناوچەی نظامی لە تەریقی موشەکەکانی سوپای پاسداران و پاشان هەواپەیمای ئوکراینی، هەمووی ئەمانە ئاماژە بە یەک شت دەکەن. ئەویش ئەوەسە جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئێرانی گەرەکی سیبێژێ سیستەمی جمهوری ئیسلامی سیستەمێکی ناکارامەدە و گەرەکیتی بیگۆڕێت. لە ڕاستیدا سیستەمی جمهوری ئیسلامی کارامە بوو بۆ نابودکردنە ئێران و بۆ لە بینبردنە ئێران و بە کارامەی توانی تا بە ئەم دقیقە هەمووی ئەوانە جێبەجێ بکە. بەڵام ئەم سەروبەندە کە ئەڕوات بەرەو گۆڕینی ڕەوایەتی دەوڵەتی ئێرانی گەرەکێسی بە گرانکردنی ئەرز و دۆلار، بە گرانکردنی ئەقلامی خۆراکی خەڵکی و بە گرانکردنی تەڵاو ئەوانە نیشان بدات کە کشور و وڵاتەکەیان سیستەمی بەڕێوەبەریەتیان ناتوانێت ئیدارەیان بکات. ئەمە بە دوو هۆیە. هۆی ئەوەڵی ئەوە سەکە گەرەکیانە ڕواڵەتی جمهوری ئیسلامی بگۆڕن و تەمامی ئەمانە تەقەلوبین و کارە خۆیانن. دوێکە BBC تیتر لێ ئەدا کە گویا ئەمە کاری یوس پەڵەنگانە ئێرانیە، گروپێکە کەس نازانی چێوە لە دەروون جمهوری ئیسلامیە و ئەم گروپی یوسپەرەنگانی ئێرانیە بۆ نەتەنز ئەتەقێنێتەوە. داستانەکە ئەواتە بازنێکی ترەوە کە پێویستە بێ بەم قەراردادەی فیمابینیان ئەم پەیماننامەی فیمابینی ئێران و چینە کە ئێستا کەوتووەتە سەر زاری ڕسانەکانەوە. بە کولی ئەگەر تۆ تماشای مەوزەیەکی تریش بکەی ئەوەسە کە تۆ ئەبێنیت لەگرا لە سەروبەندێکە پەیماننامەیەک باسەکرێت. ئەم پەیماننامە گویا لە نێوانە ئێران و چینە 25 ساڵە 400 و خوردەیە میلیارد دۆلار. تەمامی کۆلۆنی ڕسانەکان باشە کاک پەیمان ئەم ڕێکەوتنە بۆ لە ئێستادا دەکرێت؟ مەسئلەوە نییە کە ڕێککەوتنێ کەوتووە. سوالە دروستەکە و پرسیارە دروستەکە ئەوەسە کە بۆ دەوڵەتی ئێرانی ئێستا خەریکە ئەمە بەرەی تەبلیغی و بەرەی میدیایی پێدا، بۆ کارێک ئەکا خەڵک بێت بڵێت ئەمە خائینانەیە یان خادمانەیە. پرسیارەکە لە ئەسڵا ئەمەیە بۆچی ئەم پەیماننامەیە ئێستا گەڵاڵەی ئەکەن و لە سەتحی میدیایی و باسی ئەکەن. باشە، وەڵامی ئێوە چیە بۆ پرسیارانە؟ ئۆکەی، لە ڕاستیدا پەیماننامەیەکی وا مەوجود نییە. لە ڕاستیدا ئەمڕۆ چین ناتوانێت بەرمینێ نەوت لە ئێران بۆ خاتری گەمار و ئابووریەکان بکڕێت. ئێران ملیاردها دۆلار پوڵی بلۆکەکراوی لەلایەن دەوڵەتی چینەوە هەیە. پەیماننامەی وا هەر مەوجودیەتی نییە و هەر سەر نادرێت. بۆ ئەم کارانەکەن هۆکەی ئەوەیە کە دەوڵەتی ئێران گەرەکێسی لە پرۆسەی داهاتووی ئینتخاباتی وڵاتی متحدەی ئەمریکا یارمەتیە دۆناڵد ترامپ بکات. بۆیە ئەم ئەوزە ئاژڵەژاوی کە ئەیبینم ڕوبەرێکی ئەوەسە کە ڕەوایەتی خۆیان ئەگۆڕن، ڕوبەرێکی ئەوەسە کە ئێمە دەبێ بڕۆینە ناوی موزاکراتەوە. باشە، بەرژەوەندی ئێران چییە لە دووبارە هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ تا لە هەڵبژاردنەکانی داهاتوودا پشتیوانی لێ بکە؟ دەوڵەتی ئێران هەر لە سەرەتای بە وجود هاتنیەوە دەوڵەتێکی ئەمریکاییە لە ڕوبەری سەتحیەوە، لە ڕوبەری تەبلیغاتیەوە دژمنی یەکتر. بەڵام لە عمقی ئستراتیژیکەوە و لە عمقەوە ئەمانە دەوڵەتە ئێران کارمەندە دەوڵەتی یەکگرتووە متحدەیە ئەمریکاست. ئەمە شتایەکە کە ئێمە توانین بە وردی لەسەری بدوێن، بەڵام کاتی ئەم بەرنامە ئەوە نەخەڵاتە. تۆ پێ دوایە ئەمریکا و ئێران بچنە سەر مێزی گفتوگۆ و دانوستان بکەن
چونکە تا ئێستا چەند جار ئەم داوایە لەلایەن ئەمریکا وەخراوەتە بەردەم ئێران ڕەتی دەکاتەوە. نەخێرەوە بە معنای ئەوە نییە کە لە ڕووبەرەوە کێشەکان حەل بکەن. تەوەجۆ بکەن دوای جریانی جۆرج فلۆید لە ئەمریکا دۆناڵد ترامپ محبوبیەتی عمومی خۆی لەدەستا. هەر لەو سەروبەندا جمهوری ئیسلامی دەستی کرد بە ئازادکردنی بارمتەکانی یاڵەتی متحدەی ئەمریکا. هاوکات تو ئەوێنی ئەوزاعی ئێرانیان وا شێوان دەگە گرانیە تەقینەوەیە کە بڵێ ئەم سیستەمە ناکارامەدە ئێستا بە هاوردنی قەراردادی چین ئەم پەیماننامەی بەرابی پەیماننامەی چین کاتە تۆ پێ دوایەوەی سە لە ئێران دەگوزارێت دەستی ئەنقەستی تێدایە لەلایەن ئێرانەوە؟ تەبیعەتەن هەمووی ساختەی دەستی خۆیەتی و هەمووی تەقەلوبە و هەمووی درۆیە. ئەمە چ پەیامێکی پێ بەم دروستکردنی ئەم دۆخە ئێوێت چی بڵێ؟ ئەمانە گەرەکیانە بڕۆن واردی مزاکرات بوون تەکە دۆناڵد ترامپا بەر لەوەی انتخابات دەست پێ بکات لەبەر ئەوەی شەسە کە ئەم خوولە انتخاباتی ئەخەنە ڕێ ئەم جریانی پەیمانی ئێران و چینە خەنە ڕێ حەمەڕزای پەهلەوی بە ئیقدامێکی خائینانەی دەست. باش ئەی سەبارەت بە پشتیوانیەکانی ئێران بۆ وڵاتی چین لە سەردەمی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنادا تەواوی جیهان گەشتە ئاسمانی و سنوورە زەمینیەکانیان بەڕووی چیندا داخست جگە لە ئێران نەبێت. ئێران پشتیوانێکی گەورەی وڵاتی چینی کرد لەو دۆخەیە. ئەی ئەم نزیکی و هاوڕێتی ئێران و چین بۆچی دەگەڕێتەوە؟ ئێران تەکە دەوڵەتە چینە هیچ نزیکی و هاوڕێتی چینیە. دەوڵەتە ئێران گوێ بە دەنگی یاڵەتی متحدەی ئەمریکاس و سیاسەتەکانی یاڵەتە متحدەی ئەمریکا لە منتەقە ئەواتە ڕێوە. داستانە کۆرۆنا داستانێکی ترە. ئەم بەحسانەی کە ئەمڕۆ لەگران مەترەحەکرێت ئێشێ بە سەرنجامێ بگە جاگەر ئێوە ئیزن بدەن من بەحسەکە تەواو بکەم. ئەمانە بەرەوەی کە دۆناڵد ترامپ بڕۆتە ناوی انتخابات ئێشێ امتیازێکی گەورە بە دۆناڵد ترامپ بدەن. امتیاز ئەوڵەکە وەسە کە دانووسان دەست پێ بکات. دانووسانەکە هاوکات ئەوێت بەوەی کە دۆناڵد ترامپ توانیوێتی بەربگرێت بەم پەیمانە ئستراتیژیە. ئەمە پەیمانی بازرگانیەشی بێ ناویان ناوە ئستراتیژی یعنی بەشی سەربازیشی تایە کە ئەمەش سەر ببڕن لە بەرپێی دۆناڵد ترامپە بتوانن ئەمە سەبقەی تاریخی هەیە. ئایەتوڵڵا خۆمێنی کۆمەکی ڕۆناڵد ڕایگانی کرد بێتە سەرەوە. دەوری قبلتری ئەگەر وەبیرتان بێت هیلاری کلینتۆن دوای ئەوەی کە ویکیلیکس ئیمەیلەکانی دادەرەوە دەست بەجێ دەوڵەتە ئێران دانشمندێکی هەستەیی بە ناوی ئەمیری ئیعدام کرد کە هەمان شەو بوو بە باعەتی شکستی هیلاری کلینتۆن لە انتخاباتە ئەمریکا. دەوڵەتە ئێران تەمایلی هەمکاریەکەی زیاتر لەگەڵ جمهوری خاهانە ئەمریکایە گەرچێ هەر لە ئەسڵا کارمەند و بەڕێوەبەرە سیاسەتەکانی یاڵەتە متحدەی ئەمریکاس کە ئێوە بە باشی خەریکن ئێوە ئەبینن کە ئەمڕۆ دەوڵەتە ئێران عێراقی لەژێر کۆنترۆڵدایە یاڵەتە متحدەی ئەمریکا بینە. دەم نەتیجە ئەوەی کە ئێمە بەحسیەکەین ئەوەی کە ئێمە ئەی خوێنینەوە بە پێچەوانەی تەمامی ئەو بەرخوردانەیە کە دەبێت لە ڕسانەکانەوە دەوڵەتە ئێران یا یاڵەتە متحدەی ئەمریکا دیکتەی ئەکا کە تەبلیغی بکات بکەین. یعنی ئێمە باوەڕمان بەوە نیە کە دەوڵەتە ئێران لەگەڵ یاڵەتە متحدەی ئەمریکا دوژمنایەتیەکە و دوژمنایەتیان هەیە و بەڵکو ئێمە ئەتوانین لە تەحلیلەکانی خۆمانە ئیسباتی هاوکاری مستەقیمیان بکەین. کاتەکری ئێمە لە چەند بانگی داهاتوودا ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا ببینین پەیوەست بە دۆسیە ئەتۆمی ئێران پەیوەست بە دۆخی دارایی ئێران چونکە لە سەرەتادا گەماروی ئابووری لەسەر ئێران هەڵگیرا و دواتر دووبارە سەپێنرایەوە بەسەریدا. شرط نییە ڕێکەوتنی تیاابێت تەوەجۆ بکەن مەسڵن ئەو ئینفجارەی نەتەنز کە اتفاق کەوتووە ئەمەلەن ئێژێت کە ئێران ناتوانێت تا 2 ساڵی تر قەنیسازی بکات. یعنی ئەم قەنیسازی پیتاندنەوەی ئۆرانیۆمە ئەمە شتێک بوو کە ئەمانەیان و کە لە بەرجام خروجمان کردووە ئەیکەین ئێستا بەم تەقینەوەی نەتەنزە ئەمانە ئەمەلەن تا 2 ساڵ ناتوانین بکەن. شرط نییە هیچ ڕێکەوتنێکی تیابێت. شرط ئەوەیە کە ئەمانە ئەچنە سەر مێزە دانووسان بە سوورەتە ئەنەنی لەبەر ئەوەی ئاغایە دۆناڵد ترامپ بتوانێت جارێکی تر ببێ بە ڕئیس جمهوری ئەمریکا. هەروەکو ئاماژەم پێتان وایە ئێران تا ئەم ساتە پێشنیازەکان بۆ گفتوگۆ ڕەت دەکاتەوە؟ تەبیعەتەن هەمووی مانۆڤی سیاسیە. من لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ئەمە مانۆڕە سیاسی درێژەی نەکێشاوە 41 ساڵە خەریکن ئەو کاراکن 41 ساڵە تەواوی خەڵکی دنیا پێی وایە یاڵەتە متحدەی ئەمریکا و جمهوری ئیسلامی دوژمنی یەکترین
لە سەدحەوە لەبەرەی تەبلیغیەوە دوژمنی یەک بەڵام لە عمقەوە دەوڵەتە ئێران کارمەندە پرۆژەکانی وڵاتە متحدەی ئەمریکاست و ئێمە ئەتوانین دانیشین بەدەیان فەکتە تاریخیەوە بەدەیان اتفاقات ڕۆژانەیە کە ئەکەوێت ئیسباتی بکەین کە دەوڵەتە ئێران هەر ئەمریکا نەبوو قاسم سولەیمانی کوشت کە بە ئەندازیاری سەربازی ئێران دادەنرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەبیعەتەن ئەم کوشتن و حەزفکردنانە لە ڕاستای نابودکردنە دەوڵەتێک نێن لە ڕاستای دانەوەی ئێعتبارە بە دەوڵەتێک لە ڕاستای بەرزکردنەوەیەتی تۆ هاوکات لەگەڵ ئەمە شاهدی کە وڵاتە متحدەی ئەمریکا 27 موشک لە ئێران دەریافتەکە و بچووکترین واکنش نیشان نادا گەورەترین قودرەتە جەهەنەمیە نظامیە دنیای وڵاتە متحدەی ئەمریکا یعنی ئەمانە گشتی خەریکی بەرزکردنەوە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە بەهانەی حزورە دەوڵەتە ئێران خاوەنمیانەی خواردووە 25 تا 28 پێگەی نظامی داناوە بە هیچ بەهانەیە نەیەتوانی کاری بکات و نەیەتوانی ئەم شێوە سەرباز کێشێ بکاتە ناوی منتەقە لە عملیشا ئێوە ئەبینن دەوڵەتە ئێرانی لە منتەقە حزوری هەیە شەڕی نیابەتیەکە عێراق لە بن کنترۆڵەتی سووریە لە بەردەسێتی یەمەن لە بەردەسێتی و ئەمانە گشتی بە دەستورات و بە هەماهەنگی وڵاتە متحدەی ئەمریکا اتفاق دەکەوێت. زۆر سپاس کاک پەیمان سپاس بۆ پەیمان محەممەد چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە مانچستەر و لەگەڵ مامۆی لە لەندەن ببورن لا بەریتانیا.